ڕۆژ دوای ڕۆژ ڕێژەی گەندەڵی لە دام و دەستگاکانی عێراق زیاد دەکا گەیشتۆت بەوەی کە زۆرینەی مامەڵەکانی هاوڵاتیان بە بێوەرگرتنی بەرتیل ڕای ناکرێن. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت گەندەڵی ئاڵنگاریەکی گەورەیە ڕوبەڕووی بووینەتەوە. هاوکات چەندین دۆسیە گەندەڵی لە کەرتە جیاوازەکان بە تایبەت کەرتی خانوبەرە ئاشکرا دەکرێن و فەرمانی دەستگیرکردنیش بۆ ژمارەیەک لە وەزیر بەرپرسە باڵاکانی حکوومەتی ئێستا و پێشووی عێراقیش بە تۆمەتی گەندەڵی هەیە. ڕۆژ دوای ڕۆژ ڕێژەی گەندەڵی لە دامودەستگاکانی حکوومەتی عێراق زیاتر دەبێت. بە جۆرەی دوایین راپۆرتی دەستەی دەستپاچی حکوومەتی فیدراڵ گەندەڵی لە زۆرینەی دامودەستگا حکوومیەکان لە سەرجەم پارێزگاکان لە پەرەسەندندایە. تەنانەت گەیشتووە بەوەی زۆرینەی ڕایکردنی مامەڵەکان بە بەرتیل پێدان دەکرێن و فەرمانبەران کاروباری فەرمی هاوڵاتیان بە بەرتیل وەرگرتن لە فەرمانگەکانی حکوومەت ڕای دەکەن. سەرۆکوەزیرانی عێراقدان بەوە دادەنێت کە گەندەڵی بۆتە تارمایی بەسەر دامودەستگاکانی حکوومەتی عێراقدا. وين كنا نهرب في هذه الأموال الطائلة؟ گەندەڵیەکی زۆر لە وڵاتەکەمان هەیە و ئەگەر ئەو گەندەڵیە نەبوایە دەبوایە بەو هەموو بودجە زەبەلاحانەی ساڵانی ڕابردوو تەرخانمان دەکرد. ئێستا وڵاتەکەمان لە دۆخێکی تەواو پێشکەوتندا بووایە. ساڵی 2024 و هێشتا ئێمە باسی ژێرخان دەکەین. نەخۆشخانەکانمان هیچ ساڵانی 50-60ەکانن. بۆیە ماوەی ئەو هەموو ساڵانە ئێمە ڕوبەڕووی گەندەڵیەکی گەورە بووینەتەوە و ئەگەر دیدگا و بڕیار و بوێریەکی گەورەمان نەبێت لە ڕووی کێشەیەکی گەورەدا دەمێنینەوە. بە جۆرەی ئامارەکانی دەستەی دەستپاچی لە عێراق لە ساڵی 2024دا گەندەڵی لە دامەزراوەکان زیادی کردووە و تەنیا لە تۆماری خانوبەرە لە پارێزگا جیاوازەکان گەیشتوتە ڕێژەی 124. هاوکات بەرتیل وەرگرتن لە تێکرای دامودەستگاکانی حکومیدا بۆ ڕایکردنی مامەڵەکانی ئیداری ڕۆژانەی هاوڵاتیان گەیشتوتە ڕێژەی لە 163. گەندەڵی لە کەرتی خانوبەرەدا زیادی کردووە. چەندین داتا لە سەربوونی گەندەڵی لە تۆماری بەشێک لە پارێزگاکان ئاشکرا دەکرێن. لەوانە تۆماری خانوبەری قاسم لە بابل لە 147.5، تۆماری خانوبەری کەربەلا لە 139.7، تۆماری ئەبوو خەسیب لە بەسرا لە 138.1، تۆماری خانوبەری کازمیا لە 131.8، تۆماری خانوبەری کەرق لە بەغدا لە 124، تۆماری خانوبەری ڕەسافا لە 123، تۆماری خانوبەری شعب لە 118.4. هەروەها بە جۆرەی دەستەی دەستپاچی عێراق لە سەرەتای ئەم ساڵەوە فەرمانی دەستگیرکردن بۆ ژمارەیەک وەزیر و بریکاری وەزیر و پۆستی باڵای دیکە لە حکوومەتەکانی پێشوو ئێستای عێراق دەرکراوە. لەوانە 3 وەزیری پێشووتر، 1 بریکاری وەزیر، 13 بەڕێوەبەری گشتی، 14 بەڕێوەبەری گشتی پێشووتر، 5 پارێزگاری پێشووتر، 1 ئەندامی ئەنجومەنی پارێزگای پێشووتر. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی تەشەنەکردنی گەندەڵی لە عێراق بەڕێز عومەر ئەلناسر، شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە میوانی منە. بەڕێز ئەلناسر زۆر بەخێربێ بە کوردستان 24. کارگەیشتۆتەوەی کە سەرۆکوەزیرانی عێراقدانی پێدادەنێت کە گەندەڵێکی زۆر لە عێراقدا هەیە. هۆکاریە و گەندەڵیە زۆرە چییە بە تایبەت لە کەرتی خانوبەرە؟ بەڵێ ئێوارەی ئێوە و بینەرانی کوردستان 24 باش بێت. زۆر سوپاس بۆ ئێوە. شتێکی ڕوون و ئاشکرایە کە گەندەڵی لە هەموو وڵاتانی جیهاندا هەیە و شتێکی شاراوە نییە، بەڵام لە وڵاتاندا ڕێژەکە جیایە و تە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی در دەگۆڕێت. ناشکرێت تۆ گەندەڵی بە شێوەیەکی یەکجارەکی لە نێوبەری، چونکە ئەم بابەتە لە بنەڕەتدا پەیوەندی بە بارودۆخی سیاسی و پەیوەندی و پەیوەستە سیاسەکانەوە هەیە. گەندەڵی لە نێو عێراقدا گەندەڵیەکە کە ئێستا گەیشتۆتە ئاستێک کە خەریکە جەستەی عێراق هەمووی دەتەنێت و هەمووی دەخوات و لە حاڵەتی تاک گەرا چۆتە دەرەوە وردە وای لێ هاتووە بەهۆی بوونی پاسا و پەردەی سیاسی بۆ ئەم بابەتە بۆتە دیاردە لە حاڵەتی تاک دەرچووە و ڕەنگە لە داهاتووشدا ئەگەر بێت و ئەم کێشەیە چارەسەر نەکرێت بە شێوەیەکی ڕاست و دروست ببێت بە میتۆدێک و کاری پێ بکرێت و وای لێ دێت کە زۆربەی گەندەڵکاران ڕووی تێدەکەن و کار بۆ میتۆدە دەکەن. حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق لە کارنامەی حکوومەتدا یەکێک لەو خاڵانەی کە دایانناوە گرنگی چارەسەرکردنی ئەم کێشەیە، چونکە ئەمە کێشەیەکە هەموو ئیرادە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لە عێراق.
لأنها مسؤولية تضامنية تقع على كل الكتل السياسية. يعني الإرادة السياسية هي ينبغي ئێرادەی سیاسی پێویستە هەبێت بەر لە هەموو شتێک پێویستە ئیرادەیەکە بێت بۆ چارەسەرکردن جا چ لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بێت یاخود لە کۆدەنگی لەسەر بە نمونە هەڵبژارنی سەرۆکی پەرلەمان بێت یاخود لە ناردنی موچە بێت یاخود لە هەماهەنگی نێوان بەغدا و هەولێر بێت گەندەڵی پرۆسەی گەشەپێدان لە عێراق پەک دەخات ئاوادانکردنەوە پەک دەخات ئێستا گەندەڵی لە یەک بەیەکی جومگەکانی دەوڵەتی عێراق دەدات وە بووەتە هۆکاری داخورانی تەواوی جومگە و بەشەکانی دامەزراوەکانی حکوومەتی عێراقی دوای ئەوەی کە چەند دەستگایەکی چاودێری هەبوون سەرپەرشتی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و تێوەنەگلان لە گەندەڵیان دەکرد بە نمونە ئەوانەی کە پێشتر هەبوو پێیان دەگوترات چاودێر کە ماوەی چەند ساڵێک پێش ئێستا هەڵوەشێنرانەوە ئەمانە تا ڕادەیەکی زۆر کۆتوبەند بوون بۆ بڵاوبوونەوەی گەندەڵی و کەمبوونەوەی دیاردەکە بە تایبەتی لە بەفیڕۆدانی سامانی گشتی و دزی. ئەمڕۆ پێویستە بە پیشەگەرانە چێر بڕوانین و پێویستە ئەوە بڵێن عێراق ئێستا لە پێوەری بەرزبوونەوەی گەندەڵی و راپۆرتەی دامەزراوەی شەفافەتی جیهانی بەرەو پێشەوە چووە و ڕێژەی گەندەڵی تێدا زۆر بووە بە گوێرەی دوای راپۆرتی ڕۆژنامەی گۆڤارێکی ئەمریکی ئاماژەی بەوە کردووە کە عێراق پلەی سێزدەمی گرتووە کە زۆرترین گەندەڵی تێدا لە کۆی 30 دەوڵەت کە گەندەڵترین وڵاتی جیهانن. ئەمە شواتای ئەوەیە کە ئێمە پێویستە بەڕژدی ڕوو لەم بابەتە بکەین و هەوڵی چارەسەرکردنی بدەین ئەگەر بێت و جدیەتێک نەبێت لە چارەسەرکردن و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بارودۆخی ئابووری عێراق بە تەواوی دادەڕمێت بە تایبەتی دوای ئەوەی کە ئێمە ماوەیەکی بوژانەوەمان هەبوو لە چەند ساڵی ڕابردوودا یاخود بە دیارکراوی لە ماوەیەش. زۆر باشە بەڕێزەل ناسر ینی ئاستی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەکوێدایە بۆ نمونە ئێمە بیستمان فەرمانی دەستگیرکردن لە ئاستی وەزیر و ینی دەسەڵاتی باڵا و پۆستی باڵادا هەیە بەڵام ئایا فەرمانەکان جێبەجێ کراون؟ ڕاستیەکەی پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکرێت بە سێ هەنگاو ئەنجام بدرێت. هەنگاوی یەکەم بریتە لەوەی کە تۆ یاسادا بڕێژی و یاسای تۆن دەتەبێت لە نێو پەرلەمانی عێراقدا ئەم یاسایانە لە ئیرادەیەکی سیاسیەوە سەرچاو دەگرن. خاڵی دووەمیش ئەوەیە کە پێویستە چاوخشانەوە بە دەستگای چاودێری هەبێت بە نمونە نووسینگەکانی چاودێری کە وەکو گوتم پێشتر ئەمانە کۆتوبەندی کەمکردنەوەی گەندەڵی بوون و چاودێری پرۆسەیان دەکرد ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی هەبێت. ئەمە جگەلەوەی کە گرنگترین بەش کە پێویستە ڕووی لێ بکەین بریتە لە بە تاواندانانی دەسەڵاتی سیاسی کە دوجار دەبێتە هۆکاری ڕکێفکاری و قۆستنەوەی دەسەڵاتەکانی دەوڵەت بە نمونە لە بەکارهێنانی سەرچاوەکانی دەوڵەت و تواناکانی دەوڵەت لە پرۆژە وەهمیەکان و لە هەڵبژاردن و لە پەکخستنی ئاسایشی خۆراکی کە بۆ خەڵکی عێراق زۆر گرنگە و ئەمەش بۆتە هۆکاری بە نمونە کارتی خۆراکی و سەبەتەی خۆراک. ئەو گەندەڵی بەگشتی لەو بوارانەدا هەیە و پەیوەندی بە بژێوی خەڵکیەوە هەیە و ئەوەی لە ماوەی ڕابردووشدا بینیومانە کاری باش کراوە ڕێکاری باشیش هەبووە لە ئەمانکەدا بەڵام گرنگترین شت ئەوەی کە پێویستە ڕووی لێ بکەین هەماهەنگی هاوبەشە وەکارکردنە بە شێوەیەکی ناوەندی بۆ ئەوەی بڕیار هەبێت بەرامبەر بەم گروپ بەم کەسانی کە گەندەڵی دەکەنوە لایەنە سیاسیەکان لە نێوان یەکتری و لە نێوان حکوومەتی هەرێمی. زۆر سپاس دەکەم بەڕێز عومەر ئەلناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم بووی. دەست خۆش.